ئێرەوە چی بە خەزوور دەڵێ؟ هەڵا چاوی ماچەکەم و دەستی ماچەکەم و دەسەکانی خۆشە ماڵیاوە هاتەم بۆ بووک بۆ خەسووە لێرە چی بە خەسوو دەڵێ؟ وەڵا دەستی ماچەکەم زۆرم خۆشە ڕێز و سڵاوم بەیە چاوی منە وەڵا تازە هاوسەرگیریمان کردووە ئێستا بڕیارمان داوتمان شەوی سەی ساڵە چینە دەرەوە پیاسەیەکی شەکەین و هەرە بێ بە یارگاریش هەتە بۆیە هاتنە دەرەوەستی ئەم ساڵ ئاوی چەندەکە بێ هاوسەرگیرتان کرد؟ وەڵا 6 مانگە ئەمێ بزانم خۆشترین شتی ئێوە لە ساڵی 2025 چی بووە؟ خۆشەویستم ئەوە بوو کە چوومە داوای ئەمیان دا پێم هاوسەرگیم لە 2025 کرد هێتەوە خۆشترین شتەکانی 2025 بوو بۆ تۆ ژەرە ماشت بووە؟ وە من ژەرە ماشت بکە ئەمم تیاناسی و لەگەڵەما دەستم کرد بە ژێرێکی پێشتر یەکتریتانە ناسی؟ بەڵێ بزانم لەمایەم 6 مانگەیە هیچ شەڕێکتان کردو بەیەکەوە؟ ناوەڵە جار نەتان کردووە؟ ناوەڵەیەشە نەمان کردو ئەتوانین بڵێ لە بەیانیەوە بڵێ لە پارەوە شەڕمان نەکردووە؟ هەر لەم ئەم شۆ تۆی وا بڵێ یەک ساڵە شەڕمان نەکردووە وڵایی من هیوای ئەوە خوازم ئیشەڵا لەشمان ساغ بێ و پێکێشە ئەبین و هەر پێکەوە ئەمێنین ئیشەڵا ئیشەڵا لە 2026 هەر وەکو 2025 دڵمان خۆشە بێ و ژیانێکی بەختەوەرمانە بێ بەڵام پیرۆزبایی لە هەموو عایلەکەی هەردووکمە هەردوو لامانەکەم هیچ سەی سەڵارەوە ئەبێ پیرۆزبایی لە هەردووی لا بکەی